ئەوە ژیانمان بووە. مناڵیش گشتی سرنجەی بوو وەڵی ژنەوتە بی منا یەک مناڵەوە باوشی بێ مناڵەکەی مرژنەوتە بی سێ مناڵی بوو سێ مناڵی ئەنا لە قەوت پیرەژنیەک مالێ لای دادای پیا و کەنشکەکەم بوو 6 مانگ ئەلە سوچە دامان ناوی ئەڕێمان ئەوەنە گژوگیامان ناوت ئەمان خستە ژێری ئەدوو چاوی کوێری ئەوەنە پیرەژنی بوو ئەو 6 مانگە لەو کڵەسیکە بی ئەێنێ داڕزیایی بەسە زوانە ئەو 6 مانگە لەو شوێنە بی ئەوەنە پیشمانە قسە هیچ نەیبی بخەینە ژێروبانی ئەوەنە شۆربا ئەماوەماندا پێی بەسۆنە هەڵوو چاوی کوێری ئیسا کورد هێژیە شەڕێتی بەردەوەشێنە لە یەک هەلە بەیان هەتارە کورد ئیشی کرد ماری کرد گشتی پێشمەرگە و شاخ و ئیسەیشە جەنازەی قەومان هەناتێتەوە من ڕۆیم بۆ ڕێی ئێران 6 جەنازەوە و بەرچاو مۆشڕەمی کریای کشتی ئامۆزای باوکم و خوازای خۆم ئیسە یەکێکی جەنازەکەی هەناتێتەوە هەلەو شاخە هەلەو شوێنە ناتێتەوە ئیسا برایە بۆ بەردەوەشێنە لە یەک بۆ بەردەوەشێنە لە یەک بۆ نایخۆن بۆ خۆتان